سڵاو بینەران ویسەرانی ئازیز، من شەنگ لە پرۆگرامی پزیشکی ئێوە گەڕام وڵاتان. بابەتی ئەمڕۆمان دەربارەی بەهێزکردنی یادگەیە بە میوانداری دکتۆرە شایستە ناجی، پزیشکی پایەبڵندی نیشتەرگەری و ڕاهێنەری بەهێزکردنی یادگە. زۆر بەخێر دکتۆرە گیان. زۆر سپاس. زۆر خۆشحاڵی ئامادەی. سەلامەت. دکتۆرە سەرەتا بمان باس بکەی کە زاکیرە یا بڵێن میمۆری یادگە چییە؟ زۆر باشە. سەرەتا بەناوی خۆی گەورە. خۆی کە ئەڵێ یادگە چمکێکی تۆزێ بەرفراوان و زۆر شتەگرێتەوە، بەس دەتوانین بە کورتی پێناسەیەکی بکەین بڵین میکانیزمێکی ئەقلی چالاکە بۆ بە یاد سپاردن، وەرگرتنی زانیاری و سپاردنی بە مێشکمان و هێنانەوەی زانیاریەکان. هەر وەک چۆن مۆبایلێک زاکیرەی هەیە، کۆمپیوتەر بە هەمان شێوەمانە لەسەر نظامی مێشکی مرۆڤ دروستکراون زانایان کە دروستیان کردووە، ئەتوانین بەو جۆرەوە بە کورتی پێناسی یادگە بکەین. جووری جیاوازمان هەیە بە دڵنیاییەوە. طبعاً چەند جۆرە کلاسیفیکیشنێک دابەشکاریەکمان هەیە لە یادگەیە. یەکێک لە دابەشکاریەکان با بڵێن یادگەی ئۆتۆماتیک و یادگەی دەستکردە. ئۆتۆماتیک ئەوەیە کە لە باوانەوە بۆمان ئەمێنێتەوە و ئۆڕێدی هەموو کەسێکەیەتی. مەسان هیوا هەیە ئەڵێ من وام لێ هاتووە زاکیرەم باش نییە، پێشتر کە مناڵ بووم باشتر بوو. ئەمە یادگەی ئۆتۆماتیکی کەسەکەیە بە پێی تەمەن و بە پێ ڕووداوە ژینگەییەکان و جەنەتێک بۆ ماوە تەئسیری لەسەر ئەکرێت. یادگەی دەستکردیش ئەو یادگەیەیە کە خۆمان بە هەوڵی خۆمان یارمەتی مێشکمانین بەهێز بێت، ئەو بوارەیەک ئێمە ئیشی لەسەر ئەەکەین لە پرۆگرام یادگە و چالاکردنەوەی مێشک. بەپی هەستە وەرگرەکان ئەکرێ بە چەند جۆرێکەوە یادگە، هەر پێنج هەستەکەمان و لە هەستی جوڵەیە، لە هەستی با بڵین بەرکەوتنە ئیحساسمان هەیە، یادگەی ئیحساسی و یادگەی جوڵەیی، مەسەن فێربوونی مەلەکردن، فێربوونی پاسکیل سواری، کە ئەمە یەکێکە لە یادگانەی لاوازبوونی یعنی بێچونەوەی زانیاریەکانی زۆر درەنگە، واتە بە مناڵی فێری مەلەکردن بی مدەتێکی زۆری ژنێکی دوایی هەر ئەیزانی پاسکیل سواری بە هەمان شێوە. یادگەیەکی زۆر باشە یادگەی جوڵەیی. یەکێکی کە لە دابەشکاریەکانی یادگە بە پێی جۆری مانەوەی زانیاریەکانە. یادگەی هەنووکەیمان هەیە ئیمەرجەنسی مێمری، یادگەی شۆرتێرممان هەیە ماوە کورت با بڵین، و یادگەی لۆنگ تێرمیشمان هەیە ماوە درێژ. ئەو هۆکاران چین کار لەسەر میمۆری یاخود یادگەی مرۆڤەکە؟ زۆرن هۆکارەکان. وەکو باسمان کرد سەرەکی ترین هۆکار یەکێک لە هۆکارانێکی ئیترەوە لەگەڵ هەموو ئینسانێکە هۆکاری بۆ ماوەیە، و یەکێکە لە هۆکارەکان چواردەور و ژینگەکەیەتی. تۆ مناڵێک هەیە ئەوە لا شعوریان پێی ئەڵی تەمەڵی هیچ توانایەکی ئەمە تەئسیری لەسەر ئەکات. و هۆکارەکانی کە هۆکارە جەستەیەکانی خودی مرۆڤ خۆیەتی کە خۆی ئیحتیمام بخۆینات لە ڕووی خواردن و خەوتنەوە، کە ئەو ئینشاءالله باسی ئەەکەین بە دیتیل کە چۆن خەوت تەئسیر لەسەر یادگە ئەکات، چۆن تەندروستیەکی ناباش تەئسیر لە یادگەمان ئەکات، کەواتە ئەوانی کە وەستاونەتەوە سەر دەسەڵاتی مرۆڤ خۆی ئەوەیە کە چۆن یادگی دەستکردی بەهێزتر ئەکات و باشتری بکە، ئەتوانین لەو ڕۆوە تەئسیرمانە بە لەسەر یادگەمان. باسی بۆ ماوەکەی ئایا ئەنی زیرەکی با بڵێن یادگا ئەکرێت ئەگەر دایک واکچێک بۆ ماوەی یادگیان باش بێ، ئایا ئەم گوازنەوە بۆ مناڵەکان کە یادگەی باش؟ بەڵێ کاریگەری هەیە. بەڵێ بە دڵنیاییەوە بۆ ماوە کاریگەریە، بەڵام ئەمە ئەوە ناگەێن شەنگخان ئەگەر کەسێک یادگەی خۆی ئەساسەن بۆ ماوە یەکەی باش نەبوو، ئیتری نەتوانێت یادگەیەکی باشیە بێ. بە پێچوانەوە چەندەها نمونەی زیندوومان هەیە کە یادگەیەکی باشیان نەبووە، با بڵێن ئایکیویان ئەساسەن باش نەبووە، بەڵام دوای ئەوە بەهۆی چەند تەکنیک و بەکارهێنانی ئەو زانیاریانەی کە لە دەورەیە ئەخوێنرێت لە دەورەی چالاکردنەوەی مێشکە، توانیویانە یادگەیان زۆر باشتر بکەن بە چەند ڕێژەیەکی بەرز. لەوانەیە بۆ نمونە بۆ کەسێکی کە خۆی مستەوای باش بێت و ئایکیوی بەرز بێ، ئەو دەورانە ئەخوێنە، ئەو تەکنیکانە ئەخوێنە، ئەساسەن خۆی هێنێکی بەکارهێنابێ و زۆریش تەئسیری لێ نەکات گۆڕانکاریەکەی کەم بێ. بەس کەسێک کە خۆی یادگەی باش نییە ئیش لەسەر ئەم تەکنیکانە ئەکا بە جوانی جێبەجێیان ئەکا، بە ڕێژەیەکی زۆر بەرچاو ئەگۆڕێ. مەسەن کەسمان هەبووە با بڵێن لە 140 مێشکی گۆڕاوە، بەس کەسی زیرەکمان هەبووە لە 140 مێشکی گۆڕاوە، چکە ئەساسەن خۆی زیرەکە ڕێژەیەکی کەم تر زیرەکێکی بەرزەبێتەوە لە چاو کەسێک کە خۆی زۆر زیرەک نەبووە لە سەرەتاوە. باسی هۆکارێکی زۆر گرنگە کەش خەوە. ئایا تا چەندێک کاریگەری هەیە عنی چۆن بتوانین خەوتن بکەین بە یارمەتی دەرێک بۆ بەهێزکردنی یادگە؟ کە ئەڵین خەو یەکسەر لە بابەتی میمۆریە ئەبێ بڵین میمری کۆنسۆلیدیشن، یعنی با بڵین چەسپاندنی زانیاری واتە ستێپی خەو. ئەگەر هاتوو خەوێکی باشە نەبێ زانیاریەکانە ناچەسپێن، واتە خۆی ئەساسەن ئەمەوێ بە زۆر بە کورتی تیش بخەمە سەر سایکڵەکانی خەو، ئەوە خۆی بابەتێکی زۆر دوور و درێژە. ئێمە کە ئەخەوین مێشکمان بە چەند سایکڵێکە ئەڕە باشە،
ستێپی یەکی خەومانەیە، ستێپی دوی خەو، اینجا ستێپی سێ خەو کە ئەمانە پێیان ئەڵێن ئەو خەوەی کە چاو جوڵەی سەری ئەیتیانە و ستێپی ئەخیر با بڵێن ڕێما ڕەپد ئای موڤمنت سلیپە واتە جوڵەی سەری ئەی چاو. اینجا ئەمە سایکڵێکی تەواوە بۆ ئەوەی خەوێکی تەندروستمان هەبێ هەر سایکڵێک 90 بۆ 110 دقەی پێ ئەچێ واتە سەعات و نیوێک بۆ زیاتر لە نزیکی 2 سەعات. ئێمە پێویستمان بە 4 بۆ 5 سایکل خەوە لە با بڵێن لە ئەدەڵتا لە کەسێکا کە تەمەنی با بڵێن نەگەشتۆتە 50 ساڵ پێویستمان بە 4 بۆ 5 سایکل خەوە کە تقریبان ئەکاتە 7 بۆ 8 سەعات خەوتن. ئەگەر هاتو ئەم خەوە بە تەندروستی بکەین ئەو زانیاریانی کە لە ڕۆژەکە یا وەرمان گرتووە ستێپی کۆنسۆلیدیشنەکەی ستێپی سپاردنی بە یادگی ماوە درێژ لە خەوا ڕوئایەت لەبەری کۆمەڵە هۆرمۆنێک لە کاتی خەوا دەرئەدرێن کە تەئسیریان لەسەر چەسپاندنی میمۆریەکان هەیە یادگاریەکان هەیە لە مێشکمانە. ئەگەر کەسێک خەوێکی باشی نەبێ ناتوانێت بۆ ڕۆژی دواتری ئیگزامێک شتێکی هەبێ پێرفۆرمانسێکی با بڵێن یعنی ئەدایەکی جوانی هەبێت لە ئیمتیحانەکەیە لەبەرەوە زۆر گرنگە احتیمام بە خەومان بین و خەومان پچڕ نەبێت لەبەروی تۆ لەوانەیە لە سایکڵێکی خەوا لە یەکێک لە ستێپەکانی سایکڵی یەکەمی خەوا بە خەبەرێکەنەوە کە پێش خەو بینین بێت ئەمە تەئسیری لەسەر مێشکە هەیە ئەگەر لە ستێپی خەوبینی نابێت تەئسیرێکی کەی لەسەر مێشکە هەیە. تۆزە مۆزوعەکە دیتەیڵە نامێ بچمە زۆر درێژەی ئەوە لەبەرەوەی کاتی زیاتری ئەوێ لەبەرەوە گرنگترین شت بۆ مێشکێکی تەندروست یادگەیەکی تەندروست خەوێکی باشە. یعنی ئەوە یەکێکە لە ستێپەکان کە ئەبێ سلیپمان خەوتنمان زۆر باش و مەزبوط بێ بۆی زانیاریەکانمان بە جوانی بسپێرین بە یادگەمان. و من ئەفۆ پێم بڕیت پێم باشە کۆتاشت کە تەلەبە بە تایبەتی تەلەبە ئەیکات پێش خەوتن سعیکردن بێت نەک سیرکردنی فیلم و گوێگرتن لە گۆرانی و لە هەر شتێکی کە ئیسفادی نەبێت بۆ ڕۆژی داهاتووی لەبەرۆی ئەو شتی زیاتر مێشکی ئیشی لەسەر ئەکات لە خەوا کۆتا تاسکە کە شەو کردوتە. دکتۆرە ئەمە سەبارەت بە ئەی خۆراکان چۆن بن باشترێکە بۆی یادگەیەکی بەێست زۆر گرنگە شانخان بە چەند ڕێگەیەک هەموو ئەم شتانی کە باسییانەکەین بە ڕێگەی دایرکت و این دایرکت تەئسیری لەسەر مێشکمانەیە ئەو ڕێگە دایرکتانی ڕاستەوخۆیانەی کە خواردن تەئسیری لەسەر مێشکەیە ئەو خۆراکانەیە کە بۆ مێشک باشە مثلەن خواردنێک ئۆمێگا 3 تیابێ چەوری ماسی بە بڵێن تیابێت تەئسیرێکی زۆر باشیە لەسەر مێشک لەبەروی ئەم چەوری ماسیە بەرگی مایلینی چواردەوری دەمارەخانەکانمان بەهێز ئەکات. ئەگەر ئەمە بە دەمارەخانەیەک دابنین ئەمە لە قوپۆپەکانی دەمارەخانەکە بێ ئەمە لەشی دەمارەخانەکە بێ ئەمەش ئاگزن یاخود تەوەری دەمارەخانەکەیە کە مێشکمان لە چەندەها ملیۆن دەمارەخانی ئاواهی دروست بووە هەر یەک لەم ئاگزنانە لەم تەوەری دەمارەخانانە ئەبەسرێتەوە بە قوپۆپی دەمارەخانەیەکی کەوە و بەو جۆرە. اینجا ئەم دەمارەخانانە بەرگێکیان لە چواردەورای ئەم تەوەری دەمارەخانەکان پێڵێن بەرگی مایلینی چۆن وایەرێکە ئەتەوێ کارەبا بگوازێتەوە بتەوێت سەریع کارەباکە بگوازێتەوە تەزووی لێون نەبێ بەرگێکی ئەستوری هەیە وانە هەتا ئەو تەزووی کە پیاتی ئەپەڕێ کەمتر بێ بەرگێکی باریکتریشی بۆ دروست دەکەن بەزەگەری ئەم حەڵتە گەورەکان ببینیت بەرگەکەیان ئەستورترە بۆ بەوەی تەزوو کەمتر ون بێت. اینجا ئێمە ژەگەر شتێک بکەین ئەم بەرگە مایلینیەمان بە تەمرینکردن بێ بە خواردن بێ ئەستورتر بکەین یاخود چەند ڕێگەی کە هەیە بۆ بەهێزکردنی ئەم بەرگە مایلینیە بەش هەر ڕێگەیەک ئەستورتری بکەین ئەگەین بە دوو نەتیجە هەم ونبوونی زانیاریەکانمان کەم ئەبێتەوە تەزوون نابێت لە بەروی بەرگێکی بەهێزتری هەیە هەم خێراتر ئەگوازرێتەوە زانیاری هەر زانیاریە کە تۆ وەری ئەگری نیرۆ پاثوەیەکی هەیە واتە ڕێگەیەکی دەماری باشە ئەم ڕێگە دەماریە ئەو ڕێگەیە کە زانیاریەکە لە سنووقەکانی مێشکمانەوە ئەهێنێتەوە سەر دیسکتۆپ شاشەی مێشکمان و ئێمە ژەتوانین بیرمان بێتەوە ئەجا گەر هاتوو ئەم نیرۆپاثۆیە و سەریعتر بێ خێراتر بێ ئاسانتر زانیاریەکە و بیرێتەوە وەک وایە بۆ نمونە ئەچین بۆ سەفرەیەک یەکەم جار کە ئێوە ئەچن ئەم شوێنە هیچ کەسێک پیاتێ نەپەڕیوە جێتەهایەک نییە ئەم ڕێگایە و بۆ وازحکا بۆ ڕوونکاتەوە بەس کە ئێوە ئەڕۆن دوای ئەو ماڵی خاڵ و مام و پورەکانەیە ئەخیر نەفەرکەیەت زۆر ئاسانترە بۆی بۆ لەبەری ئەوانی کە بەسەریا تێپەڕیون ئەم نیرۆپاثۆیی ئێمە ژوایە هەتا زیاتر ئەوە یەکێکە لەو ڕوونکردنەوەی کە بۆچی ڕپیتیشن دووبارەکردنەوە مهمە بۆ وەرگرتنی زانیاریەکان لەبەروی تۆ زیاتر بەم نیرۆپاثۆیی بەم ڕێگە دەماری زانیاریەکە تاییتەوە گواستنەوەی زانیاریەکان ئاسانترە بێت گواستنەوەی زانیاریەکان ئاسانترە بێ ڕێگەکە و ئاسانترە یعنی وەک وایە بە سوپەر هایوەیەکە بڕۆی 300 لێ خوڕیت ئەمە سەبارەت بە خۆراک ئەی وەرزشکردن و لەگەڵیشا پشودان و بیرمان نەچێت ئەو پوینتەش باسکەین لە خۆراکەکانە ئەمە نەکتەنها شتێک وەکو ئۆمێگا-3 ئیسفادەی هەبێت ئاو یەکێکە لەو هۆکارانەی کە ئەگەر بێت و مێشک ینی جەستەمان دیهایدرێت بێ ڕێژەی ئاوی کەم بێت تەرکیزمان کەمە بێتەوە
کۆنسنتریشنمان پێ ناکرێت یعنی ناتوانین فۆکس بخینە سەر ئیشێک کە پێویستە بیکەین لەبەرەوە زۆر مهمە ڕۆژانە لە 2 لیترونی بۆ 3 لیتر زیاتر ئاو بخورێتەوە بۆی تووشی ئەو حاڵەتە نەبین هەروەها زۆرێک لە خۆراکمانەیە کە زۆر ئیسپادیانەیە خۆراکە و شکراوەکان گوێز و باەم و چەرەسات بەعام میوەی وشکراوە ئەگەر میوەکە نەگەنی بێخراب نەبوو بێت و وشکرابێتەوە بێ زۆر ئێتیمان بۆ بین سەرڕای ئەوەی کە چەند خۆراکێکمانەیە ئەوەنە ئیسپادی زۆریان هەیە چەندها خۆراکی زیان بەخشیشمانەیە فاستفودەکان ئەمە ئەو ڕۆنەی بووی بەکارهێنرێت چەندها جار گەرمەکرێتەوە و هیچ بۆندێکی کیمیایی لە بینی ئەم پێکاتی ڕۆنەیە نامێنێت تەنها زەرەرە پێگەێنێت هیچ ئیسپادەیەکی نییە خۆراکە گازیەکان خواردنەوە گازیەکان ئەفۆن زۆر زەرەریان هەیە ئەو خواردنەوەی کە شکریان زۆرتیایە شکر زۆر زەرەری هەیە بۆ مێشک شتێک شتوانەیە پێیان ئەڵێن سێ ژەهرەستپیەکە خوێ و نیشاستە و ئاردەمەنیەکان با بڵێن هەمووی کە کاربۆهیدریت ئەگرێتەوە لەگەڵیشیا شکر باشە ئەمانە پێیان ئەڵێن ژەهرەستپیەکان یعنی باشترە نەیان خۆی لیان دوور بکەویتەوە بەنسبەت ئەو پرسیارشتەوە وەرزشکردن ئەویش بە هەمان شێوە بە ڕێگەی ڕاستەوخۆ و ناڕاستەخۆ ڕێگە ناڕاستەوخۆکە چییە تۆ کە وەرزش ئەەکەی جستەیەکی باش مودێکی مەزاجێکی سافە هەیە ئەمەش خۆی بۆ خۆی تەرکیزێکی باش ئەیاتێ کە جستە و تەندروست بوو هیچ نەخۆشیەکێ نەبوو کە نەخۆشی تەبێ ناتوانانی تەرکیز بکەیت هەر پەتایەکی بەسیط بگرە سعی و پێ ناکرێت و کە مەزاجی شەساف نەبوو بە هەمان شێوە ئەمە ڕێگە ناڕاستەوخۆکان ڕێگە ڕاستەوخۆکەی چییە چەندها ریسێرچمانەیە دەری ئەخەن کە ئەم وەرزشەی تۆئێکی ئەم جوڵەیی لە جەستەتا دروستیەکەی ئەبێتە هۆی دەردانی گرۆت هۆرمۆنی گەشە کە ئەمە تەسیرەکەی لەسەر مێشک چییە و چەندەها نیرۆترانسمیتەری کەش دەرئەدرێن لە کاتی وەرزشکردنا با بڵێن دەردەری دەماری گوێزەرەوەی دەماری پێڵەن بە کوردی ئەمانە تەسیری زۆریان هەیە لەسەر مێشک یەکێک لە تەسیرەکانیان دروستکردنی مولولەی خوێنی تازەیە لە مێشکە ئەم مولولە خوێنە تازانەی دروست ئەبن لە مێشکە واتە خوێن بردن بۆ مێشک زیاتەکە تۆشکە خوێن زیاتر ڕۆژ بۆ مێشکە زیاتر چالاگە بێ کەواتە بەڕێگەی ڕاستەوخۆش و ناڕاستەوخۆش ئیسفادەی هەیە بۆیە من دائیم لەگەڵ ئەوەیەم کە هیچ بیانوویەک نییە بۆ ئەوەی لە خۆراکێکی زیان بەخش بە دووربی لە خۆراکە سوود بەخشەکان نزیک بیت و لە وەرزشکردنیش نزیک بی بۆ مێشکێکی تەندروست جستێکی تەندروستمان پێویستە دکتۆرە ژنگێکی نمونەی بۆ خوێندن چۆنە لە ڕووی ڕووناکیەوە بێ یاخود لە ڕووی ژاوەژا و دەوروبەر بێ دایم کە ئەڵی ژنگەیەکی تەندروست کتێبخانەوەیەتەوە بەرچاو بۆ ساریکردنوانیە لە کولیە بێ لە شوێنەوی وڵام ڕۆ بۆ کتێبخانەیان لە ژوورەکەی خۆعاتەن لە ماڵەوە لە کتێبخانەیە ئەتەوێ سعی بکەین هەر بیئەیەک وای لێکرا پێی بڵێن ئەمە بیئەی سعیکردنە ئۆتۆماتیکیان لە شعوری تۆ حەزی ئەچێ بۆ سعیکردن ئەتەوێ کۆرنەرێک دروستکەی دائیم لە ژوورەکەتا مێزێک شتێکی تیادانێ هی سعیکردن بێ یەکەم خاڵ کە لەو بیئەی کە مهمە بۆ خوێندن دابینیکن بۆ سعیکردن ئەوەیە کە شوێنێک نەبێت یای ئەخەویت لەبەرەوەی تۆ شوێنێک تیا ئەخەوی نابێ سعیتیا بکەیت باشە یەکێکی کە لە ڕووی ڕووناکیەوە ئەوەیە شوێنێک بێ نزیک بێ لە پەنجەرەوە لەبەرەوەی ڕووناکی سروشتی مێشک فراوانتر ئەکات بۆ مێشک باشترە لە چاو تەسیری ڕووناکی دەستکردەکان گڵۆ بێت یا خودە شتێکی دیکە بێ و هەروەها ئەو شوێنە ئەگەر خاص بێت ناوی لێن رابێ شوێنی سعیکردن زۆر ئیسپادەی لێ ئەکرێ ڕیسێرچی زۆر هەیە لەسەرەوەی کە بۆچی تەلەبە لە لایبرەریە لە کتێبخانەیە زۆر باش سعی پێ ئەکرێ ئەگەڕێتەوە بۆی تۆ چواردەورەکە و هەمووی سعی ئەکات ئەمە خۆی ئەساسەن دەفعەکە لە ماڵەوە بیکەس نییە هەمووی مەشغوڵی شتێکی کەیە بەس تۆی هیچ شتێک نییە هانە باکە سعی بکەین و هیچ شوێنێکی خەوی تیانە دابڕێنەرەکانی تیانە وەکو مۆبایل تەلەڤیزیۆن سۆشیال میدیا ئەمانەی تیان ناکرێت کەواتە یەکێکی کە لە خاڵەکان کە گرنگە بۆ ئەو شوێنی سعیتیاکەی دابڕێنەری تیانە بێ لە سعی واتە مۆبایل لاوە نزیک نەبێ ئایپاد بەکار نهێنی تەلەڤیزۆنی تیانە بێ دەنگە دەنگی دەرەکی نەبێت با بڵێن دوو خوشکی لە پاڵتان نەبن تۆ سعیەکەین ئەو باسی مۆزوعێکی کە بکەن جلوانیش بگریت و سعیەکەش پێی بزڵێت کەواتە ئەتوانین بڵین بەعام ئەو بیئەی کە تۆ دروستی ئەەکەی باشترە شوێنێک بێ کە نەچەڵایتی تیا بێ لایتی سروشتی و شوێنێک بێ تایبەت بێ بە خوێندن بە سعیکردن دکتۆر باسی زۆر هۆکارێکی کە زیانی هەیە و یەکێک لەوانە کە زۆر ئەبیستنی قەلەقی و سترێسە ئایا ئەمە تا چەندێک کاریگەرە لەسەر یادگا سترێس تەسیرێکی زۆر هەیە لەسەر یادگەمان سەرڕایەوەی کە لەسەر جەستە زۆر تەسیری هەیە بە پێش یادگە باسی تەسیرەکانی بکەین لەسەر جەستە قەلەقێکی زۆر واو لێ ئەکات تووشی قەڵەوی بیت تووشی و قەڵەوی ژواو لێ ئەکات ئاتن تووشی شەکر و چەندەها مەشاکیلی کە بیت بۆ تووشی قەلەقی دەکا تووشی قەڵەویت ئەکا قەلەقی لەبەرەوەی تۆ کە قەلەقی زۆر ئەخۆی کە زۆری شە خوارد و جەویشە نامێنێ ئەمانە هەردووکیان هۆکارێکی سەرەکین بۆ قەڵەوی و ئەمە ژواو لێ ئەکات جستەیەکی تەندروستی نەبێت و بەناڕاستەخۆ تەسیر لە زیرەکی دەکا لە مێشک دەکا یەکێکی کە لە هۆکارەکان کە زۆر مهمە کە تۆ تووشی سترێسێک ئەبین
ئەو بەشەی مێشکمان ئەمگدالا کە پێیوەستە بە هەموو ئیمۆشنەکانمانەوە بە هەستەکانمانەوە سیگنال ئەنێرێ بۆ هایپۆتەلەمەس ژێر مێشکە ڕژێن باشە ئەمیش واو لێ ئەکات کە ئۆتۆنۆمیک نەرڤس سیستم و سیمپاتیک نەرڤس سیستم ئاکتیڤەکە ئەو تۆ باشتر لی ئەزانی بەڵێ لە بەشە عیلمیەکان بن ئەزانن کە چییە ئەم بەشی دەما مێشکە ینی سنترال نەرڤس سیستممان کە ئاکتیڤ ئەبێ واو لێ ئەکات ژێر گورچی لە ئەسەر و ئەو ڕژێنی کە لەسەر و گورچی لەوەیە ئەدریناڵین با بڵین هۆرمۆن ئەڕژێت ئیپنفرین ئەڕژێ باشە ئەم هۆرمۆنش پێڵێن هۆرمۆنی سترێس و لە ڕیسپۆنسی ئەمیشا کە ستێپەکان زۆر نامێ بە دیتیل بچمە وردەکاری عیلمیەکەیەوە کۆرتیزۆل ئەڕژێ هەر یەکە لەم سترێس هۆرمۆنانی کە ئەڕژێن بەڕاستەوە خۆی تەسیریان لەسەر بیرچوونەوە هەیە هەرچەنە هەنێک لە ڕیسێرچەکان ئەڵێن ڕێژەیەکی کەمی کۆرتیزۆل مهمە بۆ بەیاد سپاردن تۆ دیقەت بە ئەگەر کەمێک سترێس ئیمتیحانی نەبێ ناتوانانی سعی گەر نەترسی سعیش نەترسی سعی ناکەی ئەم ڕێژەکەمە مهمە بۆ بەیاد سپاردن بەڵام ئەگەر ئەم ڕێژەیە مستەمر بەرز بێتەوە سترێسەکە و هەمیشەیی بێ تەسیرێکی ڕاستەخۆی لەسەر لە بیرچوونەوە هەیە لە بروی سترێسێکی هەمیشەیی ناتوانێت تەرکیزێکی مەزبوطێ باتێ واتە ڕێژەی تەرکیزی بە تەواویدا ئەبەزێنێ وهروەها شتێکمانەیە پێڵەن ئەتێنشن سپان یعنی مدەتی مانەوەی تۆ لەسەر تەرکیز لەسەر تاسکێک ئەمەشدا ئەبەزێنێ کەواتە مهمترینشت بۆ زاڵبوون بەسەر لە بیرچوونەوەی پێش ئیمتیحان و کاتی ئیمتیحانە ئەوەیە کە سترێسمانە بێ هەموو ئەمانش بە دیتیل ئێمە لە دەورەیە باسی ئەەکەین چۆن وا بکەیت کە سترێسی پێش ئیمتیحانە نەمێنێ سترێسە دابەزێنیت وا بکەیت کە ئەگەر هات و سترێس هۆرمۆنەکانی شەڕژابن چۆن کەمیان کەیتەوە ڕێژەکەیان کەم کەیتەوە وا بکەیت کە تەسیر نەکات لە ئیمتیحانەکەت زۆر چاکە دکتۆریکە ئایا چۆن ئەنی گەورترین کێشەی خوێندکار سۆشیال میدیایە ئایا تا چەندێک کاریگەری هەیە زۆر ینی ئەگەر بچینە کاریگەری سۆشیال میدیاوە کاریگەریەکەی زۆر زۆرە بە تایبەتی بۆ ئەو ئەیجی ئێستەی مناڵ و هەرزەکار کە زۆر بەکارهێنن گەشەی مێشکی مرۆڤ لە ثەرد ترایمستەر سەیەکی کۆتایی دووگیانیەوە دەست پێ ئەکات هەتاوەکو سیەکانی تەمەنی یعنی هەتا 30 ساڵی تۆ نیرۆن سێڵەکانێ بەردەوامن لە گەشە مێشکی بەردەوامە لە گەشە ئەو تەمەنەش زۆرترین تەمەنە کە خەڵک سۆشیال میدیا بەکارهێنێ ناڵێت گەشەیەکی کامل بمێشکە بە معلوماتێکی زۆر تووشی تەسەمومی معلوماتە ئەکا سۆشیال میدیا و تەرکیزە بە تەواویدا ئەبەزێنێ و ئەم معلوماتە زۆرەوە و لێکا تەرکیزە لەسەر شتێک نامێنێتەوە دیقەتی ئینتەرنێت بە لەسەر مۆزوعێکی هەر هەمان مۆزوعکە ئەەکەیتەوە لینکی مۆزوعی کەشی داناوە یعنی هیچ تەرکیزە لەسەر شتێک ناڵێتەوە تووشی فلایت ئۆف ئایدیاتەکە خەیاڵە لە شتێکەوە ئەپەڕێنێ بۆ شتێکی کە و زائیدەن تووشی سترێسی شەکە هەمویان بەیەکەوە سۆشیال میدیا و سترێس و ناتەندروستێکی زۆر کە تۆ مستەمر خەریکی ئەمەیت و تەرکیزە لەسەر ئەمەیە تووشی برین فۆگە ئەکا یعنی هەڵمێک تەمێک لەسەر مێشکە دروست ئەبێ بزان لە کاتی تەما ئەتوانی هیچ ببینی ئەبێ زۆر لەسەر خۆ بڕۆی دوانە ئەم برین فۆگی لەسەر مێشکە دروست ئەبێت تەسیرێکی زۆریە لەسەر گەشەی مێشکە سێری ئەو مناڵانە بکە کە مستەمر لەسەر ئایپاد و تەلەڤزۆن و خەریکی ئەم شتانن ریسەرچیان لەسەر کراوە کە ئەمە بووەتە هۆی تەوەحود ئۆتیزم لەو مناڵانەیە یعنی هۆکارێکی ڕئیسیشە بۆ توش بوون کەواتە باشترین شت ئەوەیە مناڵەکان مەشغوڵی کۆمەڵێک یاری تەرکیز بکەین و ئێستا زۆر سنتەر ئەو شتانەیە کە خەریکی ئەوەن من زۆرم پێ باشە خەریکی مەسەن ئێستا ماجیک مافیان ئەکان بۆ ئێمەش خۆش ینی ناڵەکانیانەوە ئێمەش فێرەکان شتێکی زۆر مهمە ئەوە فێری شتێکی بکەی کە تەرکیزی بۆ مدەتێکی دیاریکرا و لەسەر بابەتێک بمێنێتەوە نەک لەسەر شتێکەوە یەکسەر بازبات بۆ شتێکی کە سۆشیال میدیا تووشی ئەمەتەکە من وەکو خۆم بە هیچ جۆرێک لەگەڵ ئەوەیانیم خوێندکار سۆشیال میدیایە بێ هیچ جۆرە سۆشیال میدیایەک بە پێویستی نازانم ئەگەر هات و هەمومان بەستێبی مەکتەبات تێپەڕێنی قوتابخانەیە لەوانەیە بڵێن لە سەردەمی تۆیە ئەو نەبوو هەمووی هەبووە هەمووی بەس نابنەبوو لە سەردەمی ئێمەیە هەموو فەیسبووکە بووم سۆشیال میدیاکانی کە هەبوون شتێک کە زۆر مهمە ئێستا مەسەلەن تەلەبە بە یوتیوب سایەکە بە مۆبایلی دایکی بیکات پێویستی بە ڤایبەرە با بە ڕەقەمی دایکی پێویست ناکات تۆ تەلەبەیەکی هەتا پۆلی 12 بە هیچ جۆرێک پێویست ناکە هیچ جۆرە سۆشیال میدیایەکە هەبێ و ئەگەر هەشتا بێ زەحمەت لە کاتی ئیمتیحانات و لە کاتی مەکتەبات تا تەواوی ئەەکەی دیاکتیڤیتیان کە لەبەرەوە ئەم هەموو هۆکارە خراپی کە باسمان کرد کە پێویست ناکە هیچ کاتێک تو ئەمەنە خەریکی سۆشیال میدیابی شەنگ خان ڕیسەرچێکم خوێندەوە زۆر ینی شتەکەی وازەحە و ئەمەلیە کە ئەتوانین هەستی پێ بکەین هەمومان ئەڵێ کاتێک کە تۆ سعیەکەی مەسەلەن لە کاتی سەعاتێک سعیکردن پێویستە بە دەقە ڕێستە ئەوە شتێکی نۆرماڵ یعنی هەموو کەسێک ئاوایە لەبەری تۆ تەرکیزە لە 25 دقە ماکزیمم بۆ سەعاتێک ئەمێنێتەوە باشە لە نیو سەعات سعیکردنا پێویستە بە 5 دقە ڕێستە ئەڵێ ئەگەر هاتوو لەم ڕێستەیە شتێک نەکەیت
کە ینی خەریکی شتێک بیت کە ئەو باتستەر سوۆشیال میدیا و ئەو شتانی کە پێیوەستن بە وایفای و نۆتیفیکیشن ئەو شتانەوە بۆیەت چەند فەرقی هەیە لەگەڵ ئەوەی کە شتێکی بەرهەمدار بکەیت. من لە دوای ئەمی کە باسی وایفایەکەم کرد باسی هەموو ئەوانەش بۆکەم کە بەرهەمدارن لە ڕاستێکی دەدەقەیە لە بەیەک چی بکات باشە. ئەڵێ ئەگەر هاتوو خەریکی وایفای بیت تەنها 5 دقە لەکردنەوەی موبایلەکە بەس نۆتیفیکیشنێ بۆ بێت و سەیری بکەی نیم سەعات دوای ئەوە تەرکیزە پێ ناکرێتەوە و دیقەتیشی بەوایە سەیری موبایل بکە هەتا مودەتێکی زۆر لە دوای ئەوەشی چوویتە سەر سەعەکە و خەیاڵە لە لای نییە هەر تەرکیزە لە لای نییە من خۆمەوە تاقی کردوێتەوە بالفعل واشە و لە زۆر تەلەبی کەشا کە تەلەبانە بووە کەواتە پێویست ناکات لەو ڕێستانی کە هەمانە ڕێستە 10 دقەی و 5 دقەیەکانمان بە هیچ جۆرێک خەریکی سوۆشیال میدیا و موبایل و ئینتەرنێت و ئایپاد بین. چی بکەین باشە؟ ئەو پرسیارەکەمانە چی بکەین باشە؟ ئەوانەی کە دەوری چالاکردنەوەی مێشکیان خوێن بێت چەندها تەمرین ئەخوێنن بۆ بەهێزکردنی تەرکیز و ئەوشی نەیخوێن بێتوانێت لە ئینتەرنێت سەیری کات چ شتێک تەرکیزم زیادەکە. من هەنێ نمونەتان پێڵێن بۆ ژمارنی پێچەوانە نەک ئەوەی تۆ لە دەوە بۆ یەک بژمێری ئەمە زۆر ئاسانە بێ بەڕۆتین شتێکیش کە بوو بەڕۆتین تەرکیزە بە قووەت ناکە. ژمارنی پێچەوانە بە زمانی جیاواز یان ئەگەر کەسێک خوشکێک برایەک هەبوو ئەویش سعی هەبوو وەردووتان هەمان کات ڕێستان نەبوو بە یەکەوە بیکەن مەسەڵەن من و تۆ ئەیکەین من ئەڵێم 28 تۆ نابێ بڵێ 27 دەبێ بڵێ 27 بۆ نمونە ئەگەر کەسی سێممان هەبێ بە زمانێکی کە بە عەرەبی بڵێ 26 باشە و ئەمە تەرکیزێکی زۆری ئەوێ لە بەسیطترین مقاتعی تۆیە ئەگەر خەیاڵە بڕوە ناتوانانی ڕاست بکەیت و تۆ لە یاریەکەیە ئەکەویت ئەمە یاریەکی زۆر خۆشە هەموو دایک ئەوکێک دەتوانێت مناڵەکانی دانێ خۆشی لەگەڵی ئەم یاری تەرکیزە بکات. مثلەن ژمارەیەکی بەرزتر کە ئەمە ئاسان بوو بۆ مناڵەکانم یەم ژمارەیەکی بەرزتر هەڵە بژێرم لە 100ەوە لە 92 من بە زمانێک دەست پێکەم ئەو هەم ژمارەیەک خواردتر هەم زمانێک خواردتر ئەکات. ئەمە تەمرینێکی تەرکیزە کاتێکی کەمی پێچێ ئەگەر خۆ بە تەنها بیت زۆر باشە 3 زمان بەکاربێنی ئەگەر زمان بزانی خۆت بە تەنها بیکەی یاخود یەکێکی کە لە تەکنیکەکان ئەتوانی بیت لە ڕێستی یەکەمە دەوشی زۆر جیاواز زۆر دوور لە یەک بنووسی مثلەن پلایس شلیک با بڵین کۆمپیوتەر ئەمانە زۆر دوورن لە یەکەوە درەخت دەوشی جیاواز بنووسی بە یەکێک لە تەکنیکەکانی بە یادسپاردن لە بەریانکە و لە خۆتی مەپرسەرەوە. طبعاً یەکێک لە شتە زۆر خۆشەکانی تەکنیکەکانی بە یادسپاردن ئەوەیە کە زۆر سیقە و بەخۆتە هەر زانیاریەک بە تەکنیکەوە لە بەریکی بیرە ناچێتەوە ئەگەر مڕاجعەیەکی جوانیشە لەگەڵی کردبێ. ئەم دەوشەیە لە بەرکە لە ڕێستی داهاتوو تا دوای سعاتی دووهەم کە سایەکەیت و 10 دقەی داهاتوو هەیە بەبێ ئەوەی سەیری ئەمە بکەی لە خۆتی بپرسەرەوە. ئەشتوانی ئەمە هەموو ڕێستێک دووبارە نەکەیتەوە شتی متەنەوع لە ڕێستێکی کەیە خواردنێکی وشکراوە بخۆی گوێز و مێوش بخۆیت با بڵین بچیتە خوارەوە قسێک لەگەڵ دایک تا بکەیت ئەو کۆن پەیوەندیە ئەو هۆرمۆنانەشی کە ئەڕژێن لە کاتی دروستکردنی پەیوەندی کۆمەڵایەتی لەگەڵ کەسێک کە خۆشەوێت و ئەچی باوەشە بە دایک تاکەی مێشکە ڕیلاکسەکە تەرکیزە زیاتر ئەبێ. ئەمانە هەمووی با بڵین بنەمای زانستیان هەیە هیچ قسەی کەس نەهاتووە لە خۆیەوە بڵێت ئەمە تەسیری لەسەر مێشکایە هەمووی بە ڕیسێرچ و بە بنەمای زانستی سەلمێنراوە کەواتە بەدیلمان هەیە بۆی خەریکی موبایل نەبین. دار دکتۆرە وەک تۆش وتی ینی ئەو 5 دقەی ڕستێکی وەرێک دەبێت بە 2 ساعت سکرۆڵەکەی لە ئینستاگرام و تیکتۆکە بەئەکیدی اونجا شتێک بۆیەت مەسەن مەسەجێکی تۆ ڕەفیقێکە بۆی نردووی لە جوابی ئەوانی و ساعتە ئەوێت بەس جوابیشی بیتەوە نەدەوەی تەرکیز بێنیتەوە. دکتۆرە کێشەیەکی زۆر گەورە هەیە ئەوش کە خوێندکاران مادەوەی وزە بەخشەکان یاخود قاو و چا زۆر خۆنەوە لە کاتی سایکردنیان ڕای پزیشکەکان چیە سەبارەت بەمە؟ خۆی هەموو شتێک کە ئۆڤەردۆزە تیا کرد زۆر بەکارهێنانی تیا کرد زەرەری هەیە بەڵام هەنێشت هەرخۆی لە ئەساسا زەرەرە. چاو قاوە ئەگەر زیاد لە حەد بخوێنەوە زەرەریان نەبێت مەسەڵەن قاوە کەفاینی تیا شتێکی زۆر باشە یەکێکە لەو دەرمانانەی کە بۆ هێشتنەوەی تەرکیز بەکارێت کافاین باشە کە قاو بەکارهێنا یان چاو بەکارهێنا لە حەدی خۆیان بوو شەوان درەنگ نەبوو خەوێلێتێک بە ئەمە زۆر باشە بەس بە ڕێژەیەکی زۆر بەکاری بینی ئەو کافاینە زۆری کە وریەگری تووشی دڵەکوتەتەکە خەوتێکچوونەکە ئەمانەوە کووتمان تەسیری زۆریان هەیە لەسەر مێشک کەواتە چاو قاوە شتێکنی بڵێن هەر بەکاری مەهێنە. ئەگەر تۆ کەسێکی لەوانێک کە خەوتێک ئەیا قاوە درنگانی شەو مەیخۆ ماکزیمم تا ساعت 7 با خوارد بێت دوای ئەوە مەیخۆ بەڵام شتێکە کە تەرکیز ئەنی بە علمیەن تەرکیز زیاد ئەکات و زۆر باشە. بەڵام خواردنەوە وزە بەخشەکان ئەی پێکاتەکەیان چییە؟ ئەبێ بزانین پێکاتەکەیان چی بزانین زەرەریان هەیە لە چی پێکاتون غازیانتیایە خۆتەزانی شوگەرێک شەکرێکی زۆر زیاد لە حەدیانتیایە. من جارێکیان شتێکم کرد وەرە فەحس بکە بۆ خوێنی خۆت لەگەڵ بیپسیەک با بڵین ئینەرژی درینکێک هەرکام لە خواردنەوە وزە بەخشەکان بەی شەکرە لەوانەیە شەکری تۆ ئەگەر کەسێکی نۆرمال بیت و شەکرە و بەرز نەبێ ماکسیمم تا 100 بیزەی خوێنێتەوە مەگەر خواردنێکی زۆر کاربۆهیدرێتاوی خوارد بێت زۆرتر بیخوێنێتەوە. سێری ئەو ئەکەی جیهازەکە نایخوێنێتەوە
ڕیدینگی جیهازی ئەو جیازی کە فەحسی شەکرەکە ئەگەر شتێک نەخوێنێتەوە نووسێ های یعنی ئەگەر لە 900 زیاتر بهێنێ جیاز نەک لە 800 زیاتر بێ ڕێژەی شەکرەکەی ئەمان نایخوێنێتەوە جیازی شەکرە یعنی ئەوەنە زۆرە ڕێژەی شەکرەکەیان جیاز نایخوێنێتەوە اینجا ئیماجن تو ئەو هەموو شەکرە ئەخۆی ئەم ئەو شتێ ئەو مادە کیمیایی تیاکرێ بۆی خراپ نەبێ ئەم شتە کۆمەڵێک مادەی کیمیایی کە تایە مثلەن تارینی تایە کە ئەویش هەم قازانج هەم زەرەریە زەرەرەکانی زیاترن و کافاینیشیان تایە ئێمە لەگەڵ وەرگرتنی کافاین بە شێوەیەکی تەندروست لە ڕێگەی قاوە بێت یاخود لە ڕێگەی بەحەبوو ئەو شتانە شەیە کافاین بۆ زیادکردنی تەرکیز لەگەڵیان بەڵام لەگەڵ ئێنەرژی درینکەکانانی بە تایبەتی وەکو باسم کرد مدەتی گەشەی مێشکی مرۆڤ لەو تەمەنە هەرزەکاریە مهمایە کە نابێ ئەم مادانە وەرگێ لەبەرەوە بێ دایک و باوک زۆر وریا بێت کە مناڵەکە ئێنەرژی درینگ بە هیچ جۆرێک بەکار نهێنێت ئەو زەرەرانی ئەوەنە زۆرە کە هیچ ئیسفادە لە قازانجەکانی ناکەیت چونکە هەم ئیسفادەکانیشی لە ڕێگەیکەوە بەدەستیان دکتۆرە بە شێوەیەکی گشتی باشترین تەکنیکەکانی خوێندن چیە کە ئێوە لە بەهێزکردنی خولی بەهێزکردنی یادگە بەکارهێنن شەنخان زۆرن تەکنیکەکان بەڵام بە شێوەیەکی گشتی باسییانکەین ئەتوانین بڵین ئەو تەکنیکانەی جۆرا و جۆرن هەنێکیان من زۆر ئێتیمام وەکو خۆم کە ئەو کەسانی هەم بەسەرین زۆر ئێتیمام بەڕسمەیە لەبەرەوە یەکێک لە مهمترین تەکنیکەکان بەلامەوە نیمۆنیکا واتە سعیکردن بەڕسم اینجا دووەڵ کۆدینگمان هەیە بۆ مێشک واتە هەر زانیاریەک دوو کۆدی بۆ دانی هەموو وشە هەم وێنە ئەمە زۆر مهمە بۆ مێشک کە زانیاریەک بە یادگە دەستپێری تەنها وشە نەبێت وێنەشی لەگەڵا بێت تو ئەگەر وشەکەشی بیرچێتەوە وێنەکە و بیرەکەوێتەوە یان بیر لە وێنەکە بکەیتەوە معلوماتەکانە بیرێتەوە یەکێکی کە لە تەکنیکەکانمان مایند ماپینە کە ئەمە لە زۆر شوێن باس ئەکرێت و لە ئینتەرنێتیش زۆر بە دیتێڵ و بە شێوازی جوان باسی کراوە زۆر مهمە نەخشەی زەینی بۆ زانیاریەک دروستکەی هەر شتێک کە تۆ ئەتوێ بۆ منی باسکەی با بڵین ئەم پرسیارانی کە بۆ منەداناوە باسیکی مایند ماپێکی بۆ دروستکە بەس چاو داخ مایند ماپەکەی خۆتی بیرێتەوە بۆ لەبەری خۆ دروستە کردووە مهمی مایند ماپ لەوایە کە کەسەکە خۆی هەسێت بە دروستکردنی نەک بۆ نمونە پێم بڵێن وەرە دکتۆر شایستە مایند ماپێکی پۆلی 12 خۆتمان بەرێت و ئیسفادی لێ ناکەی چونکە من خۆم ئەزانم چیم کورت کردوێتەوە لەو مایند ماپەیە دروست کردووە مەبەستم چیە لەوێیە بزەبت کەواتە ئەو نەخشە زەینی کە بۆ معلوماتێک دروست دەکرێت ئەبێ خۆم دروستم کردبێت باشە وەروەها کۆمەڵێک تەکنیکی کەمان هەیە تەکنیکی ژمارەمان هەیە سیستەمێکمانەیە پێڵەن میجر سیستەم کە ئەمە زۆر مهمە بە ژمارە زانیاری لەبەرەکەی تەکنیکی کەمانەیە پێڵەن خەیاڵکردن تۆ بە خەیاڵکردن زانیاری دروستەکەی ئەمە دۆمێنێک ئۆبرین زۆر باسی کردووە زۆر تەرکیزی خستووەتە سەر و خۆشی زۆر شتی لەسەر دروست کردووە کە چۆن بە خەیاڵکردن زانیاریەک لەبەرەکەی تو زۆریش باش بیرە ئەکەوێتەوە کەواتە تەکنیکمان زۆرە ئەمە بۆ بەیاد سپاردن و بۆ سعیکردنیش تەکنیکمان زۆرە بە چ ڕێگەیەک سعی ئەەکەیت بە چ ڕێگەیەک زانیاریەکان بەش ئەەکەی چۆن بیر خۆتی ئەیانیتەوە هەموو ئەم ڕێگایانە لەوانەیە تەلەبەیەکی زیرەک خۆی ئەساسن بەکاری هێنابن و ئیسفادی لێکردبن خۆشی کە ڕیسێرچ ئەکرێت و تەکنیکدا ئەنرێ هەر لەسەر ئەساسی ئەوەی کە تۆ ئیسفادە و لە چی کردووە ئەکرێ بە تەکنیک ئەمە معنای ئەوە نیە کە ئەم تەکنیکە تەنها من ئەیزانم و من ئەتوانم بۆ تۆی بەکاربێنم بەعکسەوە خۆش ئەتوانی پەرە بەخۆبەی بەڵام ئێمە کە باسی ئەم تەکنیکانە ئەکەین بە شێوەیەکی علمی و ستێپ بای ستێپ باسی ئەەکەین و زۆریش بە وردی بە دیتێڵی ئەچینە ناو تەکنیکەکانەوە چۆن معلوماتەکەش بیر نەچێتەوە دکتۆرە حەزەکەم بە کورتی باسێکی سپیس ریپێتیشن ماڵۆ بکەیت دووبارەکردنەوەی زۆر مهمە شەنخان ئێمە لە سەرەتاوە باسی نیرۆپاتۆیمان کرد هاوتمان کە ئەچی بۆ سەیران ئەگەر سیارەکان هەر جارە و یعنی چۆن نیت بە سەریا جێگی تایەکانی ئەم سیارانە بەجێ ئەمێنێ ئەگەر هاتوو ئەم سیارانی کە ئەڕۆن بۆ شوێنی سەیرانەکە یەک دوو سیارە زیاتر بە شوێنی ئێوەیانەیەن جەتای دروست نابێ مەسەن ئەگەر ڕۆژی دوای ئەوە بێ لەوانەیە شوێنێکی تازە بێ کەواتە سەری سپیس ریپێتیشن کە چۆنە لەسەر نیرۆپاتۆی ڕیسێرچی زۆری لەسەر هەیە ئەڵێت بۆ نەکە تو ئەم معلوماتە وەرگرت شەو پێش خەوتن بەسەر یا بڕۆرەوە بەیانی کە لە خەوەسای بەسەر یا بڕۆرەوە ڕۆژی دواتر دوای ئەوە دوای دوو ڕۆژەکە دوای هەفتەیەک و دوای مانگێک ئەمە سپیس ریپێتیشنە واتە مدەتێک بخەیتە نێوان ئەو زانیاری کە وەرەگرتووە و دووبارەکردنەوەکەی شەنخان کاتێک ئێمە زانیاریەک وەرئەگرین هەموویمان بیر نامێنێت کێرڤێکمانەیە باسی وەرگرتنی زانیاری ئەکا ئەگەر زانیاری بخوێنیتەوە چەندێکی و بیرەمێنێ ئەگەر لەگەڵ خوێندنەوەکەش بەدەنگ پێشە بڵێن چەندێکیت بیرەمێنێ ئەگەر با بڵین و سۆئۆن کێرڤێکی تۆزە با بڵێن پایرەمیدێکە سێگۆشەیەکە باسیەکە بۆ ئەوەی زۆرترین ڕێژەی زانیاری و بیر بمێنێت چۆن سعی بکەین باشە ئەوەیە کە بە جۆرێک خوێند بێتە بتوانی شەرحی بکەیتەوە یعنی من ئێستا ئەم معلوماتانی کە پێمە یەم بۆ تۆی شەرحەکەمەوە درەنگتر بیرمەچێتەوە لە چاوی کە بەس خوێند بێتن واتە گەیاندنی زانیاری شێرکردنی زانیاری بە برادەرێکە ڕێژەی هێشتنەوەی زانیاریەکە لە مێشکی تۆ یا زیاتر ئەکات
و ئەم سپیس ڕپێتیشنش کە تۆ ئەم زانیاریە دوای چەند مدەتێک بەکارێنی تەکنیکی زۆر هەیە بۆ سپیس ڕپێتیشن باس کراوە ئەکەوێتەوە سەر توانای کەسەکە بۆ با بڵین بۆ کەسێکی وەکو تۆ وا باش بێت کە ئێستا ئینشایەک لەبەرەکەی شەو پێش خەوتن مراجعەکەیتەوە و ئەمە شتێک نییە بڵین تۆ تەمەڵی لەبەرەوە پێویستی بە مراجعەیە نە لەبەرەوەی نیرۆپاتوەیەکەی تۆ ئەبێ پێویستە بیت و بڕۆی بەسەریا چەند جار لە ئیمتیحان وامان لە هاتووان مامۆساڵی سانی مامۆستا بەسەرەتاکەیم پێ بڵێ هەموویە بۆ ئەڵە بۆ لەبەرەوەی ڕپیتیشنێکی باشمان نەکردو کۆدەکەمان جوان دانەناوە هەم کۆدەکەمان بیر نهاتوێتەوە هەم ڕێگەکەمان سریع نییە یان هەڵی ئەسێنی تەلەبە کە زۆر بەخایی بۆ تەڵێ ئەوەستە ئەنج بۆتەڵێ چونکە ڕپیتیشنێکی جوانی نەکردو مراجعەیەکی جوانی نەکردووە ئەگەر هاتوو ئەو سپیس ڕپیتیشنە بە مەزبوطی جێبەجێکەی بیرە ناچێتەوە زانیاری و من زۆر لەگەڵ یام سپیس دکتۆر حەزەکەم ڕای پزیشکەکان بزانین سەبارەت بە گوێگرتن لە میوزیک لە کاتی خوێندنە کەشەکان ئەوەش ڕیسێرچی زۆری لەسەرە بەپێی کەسەکەیە پێش بەرنامەکە باسی ئەومان کردووە لەوانەیە کە ئەگەر دەنگێک بێت ینی داو بۆ بڕێنێت لە سایەکە پێی بێزارە بێت و تەرکیزی پێ ناکرێت و من لەو کەسانم کە ئەبێ دەنگێک هەبێ بۆ ئەوەی سعیم پێ بکرێ بۆی تەرکیزم پێ بکرێ ینی ئەگەر لە شوێنێک بم کە خەر خۆم بەتەنابم تەرکیزم پێ ناکرێت سعیم پێ ناکرێت و ئەمە زۆر کەسی جیاوازتریشمانێ لەوانەیە کەسێکمانە بێ ئەتیادی بێ بەلایەوە لە شوێنێکی زۆر قەڕەباڵغا تەرکیزی نەپچڕێ سعی بۆ بکرێ هەموو ئەوانە ئەکەوێتە سەر ئەوەی ئایا ئەو دەنگە دەرەکی کە هەیە واد لێ ئەکات تەرکیزە نەهێڵێ ئەو دەنگە خارجی کە هەیە هەر سەوتێکە بەپێ ڕیسێرچەکان ئەڵێن ئەو دەنگانەی نەشڕەڵ ساوندەکان مەسەلەن دەنگی باران دەنگی شەپۆلی دەریا دەنگی ئەسب با بڵین دەنگی چۆلەکە و دەنگی هەوا ئەمانە یان تێکەڵ بکرێن لە یوتیوب شتی وامان زۆرە هەر بنووسن ئەچڕەڵ ساوند شتی زۆرێ بۆ ئەهێنێ ئەمانە تەسیرێکی باشیانێ لەبەرەوەی لەلایەکەوە مێشکە ڕیلاکس ئەکەنەوە شەپۆلەکانی مێشکە لە شەپۆلە بەرزەکانەوە ئەیانێتەوە سەر ئەو شەپۆلەی کە ئەتوانێت تەرکیزە پێ بکرێن باشە تأثيريان هي وريسيرشي لسر كراو بالفعل واشا يعني كسبوا زور إسفادة لا وأكا من لقل أويام أجر هاتو أو صوت خارجية توي دا نبران تركيزي توي لا نبر لسر خوانزناكو هر صوتك يعني مثلا زور جالكاتي سايكرنا يقول القرآن قريت تركيزي شبي زياتر أبي بولا بروي تركيزي للي معنا كيني لو كاتيا بابلين لبرنا كربو مراجعة كيتوا بس وكو باك جراوند ساوند ديك داوناوا إسفادة هي ياخد يقول ناتشرال ساوند كان أجري ميوزيكا كانيش بابلين يبنى سر چەند جۆرێک لە میوزیک و دابەشی ئەەکەن و تۆزە دیتەیڵە بەڕای من گوێ لە شتێک نەگیرێت کە تەسی ینی شەپۆلەکانی مێشکە خێراکات ها میوزیکمانەیە زۆر پۆپە جازە نازام چی ئەم شتانە پێم باش نێگویان لێ بگیرێت بەڕای من قورئان و نەشڕەڵ ساوندەکان زۆر باشن بۆ ئەوەی کە هەم تەرکیزە ناپشێنن هەم ریلاکس ئەکەنەوە و شەپۆلەکانی مێشکە خاوەکەنەوە بۆ شەپۆلێک کە تەرکیزە هەبێت دکتۆر بابەتێکی زۆر گرنگ کە بەلامەوە گرنگە ئەویش کە خەڵک ینی ئێستا بەتایبەت لە ئەمریکا دەرمان بەکارهێن بۆی زیرەکتر بن کە پێیانەوترێت سمارت درەگ ینی دەرمانە زیرەکەکان ڕای پزیشکان سەبارەت بەم دەرمانانە چییە؟ شەنخان سمارت درەگەکان یاخود بەڵێن ئەو درەگانی کە بۆ مێشک بەکارێن ئەلمیان پێیان ئەڵێن نوترۆپیکس ئەکرێن بە دوو بەشەوە ئەمانیش بەشێکیان ئەوانن کە بۆ نەخۆشیە دەرونیەکان بەکارێن یاخود نەخۆشیەکانی مێشک بەڵێن ئەلزهایمەر نەخۆشی زەهایمەر نەخۆشی دیمەنشیا بیرچوونەوە یاخود کەسێک ناکرۆلپسی هەیە بە ڕۆژە هەموو ڕۆژەکە خەوتووە ناتوانێت هیچ تەرکیزی هەبێ ئەمانە پێویستیان بە عیلاجێکە کە دکتۆر بۆیان بنووسێ کۆمەڵێک عیلاجمانەیە ئەم عیلاجانە کە بۆ ئەو نەخۆشیانە بەکارێت بیرچوونەوە نەبوونی تەرکیز نەخۆشێکی وەکو ناکرۆلپسی بە هیچ جۆرێک نابێت کەسێکی غیرە دکتۆر بینوسێت و دکتۆرێکی ئەخسایی ئەو بوارش ئەبێت بینوسێت لە بەرەوەی ساید ئفکت کاریگەری لاوەکی زۆریان هەیە و یعنی شتێکە کە ئەوە نیە بڵین طبیعی بێت ساید ئفکتەکانیان لەبەرەوە بە هیچ جۆرێک نابێت بەکار بهێنرێ جۆرێکی کەمان هەیە لە نوترۆپیکەکان سمارت درەگەکان بەڵین دەرمانەکانی زیرەکی و تەرکیز ئەوانن کە لە بازاری ئێستەی دەرمانە زۆر بەربڵاون خەڵک زۆر بەکاریان هێنێ نظریەک با بڵین هینێکەیە هایپۆتسێکە ئەڵێم ئەم عیلاجانە باشن و مێشک بەقوە دەکەن بە هیچ جۆرێک ئەم دەرمانانە ئاسی زیرەکی تۆ بەرز ناکەنەوە واتە کەسێک بی ئایکیو چەنەیە هەرەوەنێ ئەم عیلاجە بەکاربێنی تەنها تەسیریان لەسەر ئەوەیە کە تەرکیزی تۆ لە کاتی وەرگرتنی زانیاریە زیادەکەن نایەن با بڵین سنووقی مێشکە زاکیرەی مێشکە با بڵین زاکیرەی مۆبایلەکەی تۆ 156 باشە ئەم دەرمانانە نایەن 156 بۆ بکەن بە 256 نه تەنها تەرکیزی تۆ تەرکیزی شیات سەریعی مۆبایل عادەتەن مۆبایل و ئینتەرنێت کۆمپیوتەر ئۆشتانە لەسەر مێشکی مرۆڤ دروست کراون حاڵە ڕامی مۆبایلەکەم ڕامی کۆمپیوتەرەکەم ئەوانەیە ڕاندم ئەکسس میمۆریەکەی ئێمەش تەنهایەن تەرکیزمان لە کاتی بەکارهێنانی شۆرتێر میمۆریمان و زاکیرەی ئیش پێکردنمانە کارپێکەریمانە زیاد ئەکەن ئەم دەرمانانە
هیچ شتێک نیە ڕێگریمان لێ بکات لە بەکارهێنانیان لە بەرەوەی تەسیرێکی خراپیان نییە ئەگەر ئۆڤەردۆز نەبن زیاد لە حد بەکاریان نهێنین مەسەلەن دەرمانێک وەکو کافاین لە قاوەیە ئەتوانی وەریگری بە عیلاج ئەتوانی وەریگری ئەگەر هاتوونە بێتە هۆکاری تێکچوونی لایفستایلە خەوتێک بە کۆمەڵێک نیشانە هەیە نیشانی جەستەیی هەیە فیزیکەڵەیەتیا تا دروستی بکە ئەتوانی بەکاری بێنین عیلاجێکی کەمانەیە جینکۆ بایلۆبا ئەمە شتێکی باشە و تەسیری لەسەر مایلێشی زیبرەی نیشمانەیە مێشکیشمانەیە کە خێراتر زانیاریەکە وەرئەگریت یاخود ئەڵفەیانین ئەمانە هەمویان بە ئام شتی باشن یاخود ئۆمێگا-3 کە ئەمە زۆر بەناوبانگە ئێستا چەوری ماسی بەکاریێنن هیچ شتێک نیە ڕێگریمان لێ بکات و تەنانەت هەنێکیشیان بۆ سوڕی خوێنیش باشن بەڵام ئەدەروایز دەرمانەکانێکی کە باسمان کرد لەسەرەوە بۆ نەخۆشیە دەرونیەکان یاخود نەخۆشیە مێشکەکان بەکاریان بە هیچ جۆرێک لەگەڵیانانی و ناش بێ علمیەنیش پزیشکان ئەڵەن کە نابێ بەکار بهێنرێن وەکو پزیشکێک و خوێندکارێکی سەرکەوتوو کۆتا ئامۆژگاری و چێ بۆ خوێندکاران بۆی بێزار نەبن لە خوێندن من هەمیشە بە تەلەبەکانی خۆشمەوە ئەڵێم ئەو ئامۆژگارێک حەزەکەم زۆر ئیسفادی لێ بکەن ئەوەیە زۆر وتومە ئەم قسەیە گەر تەلەبەی خۆم بن ئەوانێکە گوێگرن زۆر دووبارەیە بۆیان دائیمە ئەڵێم دەرعێکدانێن چۆن موبایلەکە و زۆر ضرورە دەرعێکی بۆ دانیبووی ئەگەر هێزێکی دەرەکی یا و تەسیر لە دەرعەکە بکە لە شەش ئەسڵی موبایلەکە نەکات تۆش دەرعێکدانێ ئایا کەسە نزیکەکانی خۆتە لە ماڵەوە ڕەفیق و برادەرتە مامۆستاکانتە نێگەتیڤ یعنی تەسیرێکی نێگەتیڤ لەسەر ئەکەن بەڵێن قسەیەکی نێگەتیڤ لەسەر ئەکەن وەری مەگرە ئەگەر هاتوو پۆزیتیڤ بوو وەریگرە ئیسفادی لێ بکە لەبەرەوەی زۆر مهمە تۆ نەڕوخێت هیچ شتێکی سترێس و قەلەقی و بۆ دروست نەکە مەسەلەن تەلەبە هەیە ئەڵێ من باوکم سیقەی پێم نییە وام پێ ئەڵێ تۆ ناتوانی وەرە ئەم قسە ناتوانیی باوکە بکە بتوانین بۆی بسەلمێنەکە تۆ ئەتوانی من لە سەرەتای پۆلی 12ەوە زۆر سەیری فیلمەما کرد لەبەر پێشتری ژار حەزم لێ و سەیری فیلمەما کرد باوکم زوو پێوتم کورە تو هەر ناتوانینەوە پێنجش بێنی ناتوانانی دەرەجە بێنی ئەمە لەوانەیە ئەگەر کەسێک بێ لەوانەی کە درعەکەی نییە قسەکە بە نێگەتیڤی وەرگێوای لێبێت هەر سەعی نەکات بڵێ کوڕە خۆ باوکم مەڵێ ناتوانی بۆ بیکەم ناتوانم یان با بڵین وا وەریگرێت کە بیڕوخێنێ ئێڕوخێنێ من هاتم چیم کرد تەحەدام کرد وتم وەرە باشە مادەم وایە باوکە تازە با مەڵقێم تەواو بێ من بۆ تەسەلمێنم کە ئەتوانم ئەگەر سعیەکی کەمیش بکەم دەرەجەیەکی زۆرە بۆ بێنم جا زۆر ئەم تەکنیکانە یادگا مهمیەکەیان ئەوەیە بە کاتێکی کەم زانیاریەکی زۆر ئەتوانی وەرگریت باشە و منیش چکە تەکنیکەکانم پێش پۆلی 12 خوێن بوو بۆیە زۆر پێم مهمە ئەو کەسانی کە حەزەکەن دەوری چالاکردنەوە بخوێنن پێش پۆلی 12 یاخود پێش ئیمتیحانات ئیسفادی لێ ئەکەن چونکە تۆ تا زیاتر تەمرین لەسەر شتێ بکەی ئاسانترە بەکارهێنانەکەی بوو من لە پۆلی دەیا بووم ئەو کاتە خوێندم لای مامۆستا ئاوات ئیسفادی زۆرم لێ کرد و هاتم ئەو نێگەتیڤ با بڵین ئاڕاستەی باوکم کە بە منیە من بە پۆزیتیڤی وەرم کرد بۆم سەلمەناتم تەحەدایم کرد دائیم بە تەلەبەکانیش ئەڵێم وەرن ئەزیزان چاڵێنجی بەرامبەرەکە بکە کەسێک پێت دەڵێت تۆ ناتوانی بۆی بسەلمێنەکە ئەتوانی چونکە هیچ شتێک مستحیل نییە تەنها خودی مستحیلە ئەمە ئەبێ بە عەمەلی بسەلمێنی کە تەنها خودی مستحیلە و ئەمەش ئەوە ناگەنێت تۆ هەوڵێکی زۆر بێت و دەرەجەیەک بینی بێت تووشی دیپرێشن بی لەبەرەوەی تو ئەم هەوڵی تۆ لە مستەواکەی خۆتا بووە گەریشات و کەمترێ هەنا ئەو ئەکید بە خێرێکی گەورەیە ئەبێ زۆر قەنەعەت بەوە هەبێ کە ئەو شتەیەتە ڕێگەی تۆ خێرێکی گەورەیە بۆ ئەوەی نەوڕون و خێنێت باشە و لەبەرەوە دائیم پیان ئەڵێم تکە ئاگاتە لە دەرعەکانتان بێ ئاگاتە لە بەکارهێنانی سۆشیال میدیا بێ بە هیچ جۆرێک لەگەڵ یانیم یعنی دایک باوکە بێ زۆر وریای ئەو بن کە ئەگەر هاتوو ئەتێ تەلەبەکەت دەرەجەیەکی باش بێنێ خۆت ئاگات لە جەدۆلی بێ زۆر جار تۆ جەدۆل دائنی سعات 6 بەیانی هەڵسیت باشە بەڵام بەخەبەر نابێتەوە ئیغێر ئەبێ چواردەورەکە و بەخەبەرەکاتەوە تا ئەمە ئەبێ بە خوتیا تا خۆتەڵەسی کەواتە زۆر مهمە جگەلەوەی کە تەلە بەخۆی ئاگای لە خۆی بێ ئەو کەسەشی کە لە چواردەوریایەتی لەگەڵ یا ئەژی دایک و باوک بێ خوشک و برا بێ برادەرە لە داخلی بێ هەر جۆرەك بێ زۆر ئاگایان لە یەکتری بێت زۆر سواز دکتۆرە گیا بۆ زانیاریەکان شاین نیشانخان بژیت زۆر سواز کە تا سەبینەر و بیسەرماد بن و تا زنجیرەی داهاتوو هەر تەندروست بن